هەموو ئەوانەی لە دەوروبەرماندایە و هەستی پێدەکەین ژینگە پێک دەهێنن. جا دەکرێت جاندار بێت یاخود بێجان. هەروەها لە کۆمەڵێک هێزی بایۆلۆجی، چیمیایی و فیزیایی و چەند هێزێکی دیکەی سروشتی پێک دێت. زیندەوەرەکان لە ناو ژینگەی خۆیاندا دەژین و بە بەردەوامی ئاوێتەی یەکتر دەبن و خۆیان لەگەڵ بارودۆخی ژینگەی چواردەوریاندا دەگونجێنن. لە ژینگەدا چەند جۆرێکی جیاواز کار و کاردانەوە لە نێوان ئاژەڵ، دار و درەخت، زەوی، ئاو و بێجیان و گیانداراندا هەیە. بەهۆی ئەوەی هەموو شتێک بەشێکە لە ژینگە، مرۆڤ وشەی ژینگە لە چەندین بوار و چەند شوێنێکی جیاجیا بەکاردەهێنێت. بۆ ئەم مەبەستەش پێویستمان بە یاسایەگەیە بۆ پاراستنی ئەو ژینگەیی کە لە چواردەورمانە. بۆیە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 یاسای ژینگە دەرچووە. ئەم دوو خوێندکارەش سەرقاڵی پرۆژەکەن و دەیانەوێت لایەنە باش و خراپەکانی یاساکە شی بکەنەوە تاوەکو بتوانرێت لە دوا ڕۆژدا یاساکە هەموار بکرێتەوە. بەر لەوەی باس لە گرنگی یاسای ژینگە بکەین لە کوردستان، با بزانین باەختان بە ژینگە چ گرنگێکی هەیە و لەکوێوە سەرچاوە دەکێشە. باەختان بە ژینگە لەوە سەرچاوە دەکێشە کە ڕەهەندێکی زانستی و ئاینی و ئینسانی و نەتەوەیی هەیە و پشتگوێخستنی پرسە ژینگەیەکان خۆی لە خۆیدا پێشێلکردنی یەکێک لە مافە سەرەتاییەکانی مرۆڤە کە ئەویش مافی ژیانکردنە. بۆ نمونە مەساڵانە دەیبیستین چەندین کەس گیان لەدەست دەدات بەهۆی پیسبوونی بەرگە هەوا و پیسبوونی ئاو و پیسبوونی ژینگەکەوە. ئەمە لێسەندنەوە و زەوتکردنی ئەو مافەیە. هەروەها بەهۆی زیادبوونی ڕێژەی دانیشتوان ساڵانە و هەروەها زیادبوونی ویستی تاک فشارێک دروست دەبێت لەسەر ژینگەکەوا دەکات هەڕەمی ژیانکردن گۆڕانکاری بەسەرابێت و هاوسەنگی ژینگە تێک بچێت. لە هەموو ئەمانەوە توانین کۆیکەینەوە کە ئێمە بەڕاستی پێویستمان بە یاسا و دەستورێکەیە بۆ ژینگەکەمان. یاسا ژینگەیەکێک لە گرنگترین یاساکانی هەرێمی کوردستان کۆکو ئاگادارین تەسیری چالاکی خەڵک، تەسیری چالاکیەکانیان، کاریگەری چالاکیەکانیان لەسەر ژینگە لەم ماوەی پێشوە زۆر بووە و وەکوە بینین کەمبوونەوەی سەرچاوی ئاوەکانی دوکان، کەمبوونەوەی ڕێژەی ئاوی دوکان، پیسبوونی گەشت و هەواکەی هەرێمی کوردستان، زیادبوونی ڕێژەی سووتانی ئاگر و دار و درەختەکانی شاخی ئەزمەر و گۆژە ئەوان یاساکان هەتا ئەتوانێت ڕێگریەکە کات لە خەڵکەکە، تەوعیەیەک ئەوەرنسێک بۆ خەڵکەکات پیشانەیەت ئاگاداریەکیان نەکاتەوە کە ژینگە بپارێزن. بایەخ و گرنگیدان بە ژینگە لە سەردەمی نوێدا بەهۆی چەند فاکتەرێکەوە ڕووی لە زیادبوون کردووە. لەوانەش درکردن بە گرنگی ژینگە لە ژیانی مرۆڤدا و سەرهەڵدانی چەندین کێشە و کارەساتی ژینگەیی کە ئەمەش سەرنجی خەڵک و گیانی بۆ لای خۆی ڕاکێشاو. هاوسۆز و هاوخەمی کۆمەڵگاکان بۆ ژینگە لە خۆپیشاندانەکانی ساڵی 1970دا بەڕوونی دەرکەوت و دواتر زۆرێک لە ڕێکخراوەکان خۆیان تەرخان کرد بۆ شیارکردنەوەی خەڵکی و لێکۆڵینەوەی ورد بۆ دۆزینەوەی ڕێگاکانی پاراستنی ژینگە. و لە ئێستادا لە کوردستان دەستەی ژینگەی هەرێمی کوردستان بوونی هەیە کە کار دەکات لە هەموو بوارەکانی ژینگەی کوردستان و کەسانی پسپۆڕ و شارەزا لە بوارەکەدا سەرقاڵی کارکردنن. بەڵام تا ئێساش کوردستان نەبۆتە هەرێمێک کە ژینگەکەی باش بێت، بەڵکو بەردەوام کێشەی ژینگە دروست دەبێت وەک هەریەک لە وڵاتانی دراوسێ. ئەگەر چەند هزار ساڵە بچینە دواوە با پێشەوەی باسیێمە بکەین، پیاوێکی پاشایەکی مەزنی میزۆپۆتامیا بە ناوی حامورابی لە کۆی ئەوەی تا ئێستا هەمانە گوایە 282 کۆدی هەیە و کۆدی یاسایی زیاتر لە 34 وونەیە ناخوێنرێتەوە، بەڵام زۆرێکیان لەسەر ئەگەر سەیرێک ئێستاکی هەموو کۆدە یاسایەکانن لەسەر خاوەن زەویە قساکە، لەسەر شوانێک، لەسەر گاوانێک، لەسەر پاکڕاگرتنی چەڵگەکەی، لەسەر ترازانی جۆگەلە و دێراوێک بچێتە خاچکی هاوسێکەوە یا خاوەن چەڵگەکەی ترەوە. ئەگەر دیقەت بی لەو کاتەوە ئەگەر باسێرکەین هەست بەوە کراوە کە پاشایەکی وەکو حامورابی هەستی بەوە کردووە کە ضرورە ئەبێ ڕێخستنێکە بێ. جا من دێمەوە جارێکی کە بۆی ئایا یاسا بۆ
مرۆڤ هەموو کاتی هەست بەواکە کاتێکە زانێت لەکەوێتە تەنگژەیەکەوە کەوێتە قەیرانێکەوە هەستەکە شتەکان تێکەڵ کێشە بن پێویستی بە ڕێخستنەوەیەکەیە و دائیمەن لەم کاتانەیە بەو خەڵکانی کە پیانەوترێ خاوەن بڕیار یاخود پیانەوترێ سونای قەرار یا دەسیژن میکر بیر لەواکەنەوە مادام بڕیاری باڵایان بەدەستە ناچارە بێت دانیشن هەستن بە پۆڵێنکردن و ڕێخستنی ئەو پرۆسانەی کە ڕوو ئەدەن کاستەکەن بەرەو چارەسەرچێ کەواتە یاسا لەم کاتەیە بۆ ئێمە یاسای ژینگەی وەکو مرۆڤایەتی وەکو سەدەی 21 باوا بڵین ضرورەتە و واقعی ژینگەیی پێیوتین کە بەڵێ پێویستە لە مەودوهرێمی کوردستانیش وەکو هەر ناوچەیەکی تری جیهان بە کۆمەڵە تایبەتمەندی لە چەند ڕوویەکەوە هاوبەش و لە چەند ڕوویەک لە زۆر ڕووشەوە جیاواز پێویستە خاوەنی یاسای خۆی بێ. یاساکانی ژینگە چی و چین؟ یاسای ژینگەی کوردستان بریتیە لە یاسای 8 2008 کە لە پەرلەمان دەرکراوە لە بواری پاراستنی هەوا ئەو ڕێخستنی خۆڵ و خاشاک لە 2015دا یاسامان هەیە سەبارەت بە هەڵکەندنی ئاوی ژێرزەوی یاسای 2011 سەبارەت بە پیسبوونی هەوایە هەروەها یاسای تایبەت بە ژاوەژاو یاسای ساڵی 2022 سەبارەت بە پاراستنی ئاوە لە هەرێمی کوردستان بێگومانم یاسایانە زۆر باشن ئەگەر جێبەجێ بکرێن بەڵام لە زۆربەی حاڵەتەکاندا ئەم یاسایانە ناچنە بواری جێبەجێکردنەوە ئەگەر نادەکرا کێشە ژینگەیەکان هەم لە هەرێم هەم لە عێراق چارەسەر بکات بۆ نمونە دەردراوی کارگەکان ئەبێت چەند بێت یاخود ئەو دەنگە دەنگ و ژاوەژاوی دەکرێ بەهۆی هۆکاری جیاوازەوە لە ڕۆژدا چەندێک قبول کراوە و ڕێژەکەی لە شەودا چەنە لە ناوچەی پیشەسازی یاخود شوێنی نیشتەجێبوون ئەبێت چەند بێت. کاڵین لە ساڵی 1950 تاوەکو ئێستا شۆڕشی پیشەسازی زیانێکی لەگەڵ سوودەکانی زیانی زۆری گەیان بە ژینگە ئەوە لەبیر نەچێ ئێمە لە 22 بگەڕێنەوە بۆ 72 واتە تەمەنی UNEP بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە و یەکەم کۆنگرە لە ئاستی جیهان و نەتەوە یەکگرتوەکانە بۆ ژینگە تەمەنی 50 ساڵە مرۆڤایەتی و کارەکانی چەند لە مێژ بووە یان ئێمە دەزانین ئەمریکا لە 1976 سەر بەخۆیە وڵاتی بەریتان ئەزانین لە 1258 دەستوریە بەڵام ژینگە وەکو ژینگە و وشەی ژینگە بچێتە نێو یاساکانەوە تەمەنی 50 ساڵە کەواتە لێرە بۆمان دەردەکەوێ ئەوە مرۆڤە چالاکی ئەنجامدا و بەبێ ڕەچاوکردنی ژینگە بۆیە نەتەوە یەکگرتوەکان دەڵێن ئێمە یاسای بێت چۆن بێ بۆ ژینگە یاسای ژینگە ئەبێ ڕەچاوی ئەو پەیوەندی بکە لە نێوان گەشە پێدان و ژینگە بەمانایەوەی لە 1950 تا ساڵی 1972 مرۆڤایەتی ڕووی لە گەشە پێدان کردووە بەبێ ئەوەی ڕەچاوی ژینگە بکات دوای بۆی دەرکەوتووە ژینگە پیسە بێ لە کاتی کۆڕۆناکەشە دەرکەوت هەموو چالاکی و گەشە پێدان وەستا هەموو کەس گوتی ژینگە چەند پاکە ئاسمان چەند خاوێنە هەموو شتەکان دەبینرێ و ئاسمان ڕووناکە ئەمە مانای چییە؟ مانای وایە کاتێ ژینگە تەنها کار دەکا گەشە پێدان دەبێ بوەستێ کاتێک گەشە پێدان کار دەکا دەبێ ژینگە بوەستێ بەڵام ژیانیش ئەوە ناڕۆ بڕێوە سەرنجام دەڵێن نەتەوە یەکگرتوەکان پێویستی بە 50 ساڵ بوو بۆ زیادکردنی وشەی ئاند لە بینی دیڤلۆپمنت و ئینڤایرۆمنت لە بینی ئەلبی ئەوە تەنمیە لە بینی و لە نێوانی ژینگە و گەشە پێدان پیسبوونی ژینگە دەکرێت ببێت بە سێ بەشەوە یەکەم سەرچاوە سروشتەکان وەکو خۆڵبارین دووەم سەرچاوی دەستکرد وەکو ئەو مادانەی لە دەرچەی دەرچوونی دووکەڵ و پاژماوی سوتەمەنی بزوێنەری ئۆتۆمبیلەکان دەردەچێت سێهەم پیسبوون و بەژاراوی بوونی خۆڵ و خاشاک بێگومان هەر یاسا و دەستورێک لە بوارە جیاجیەکاندا کە دەردەچێت پێویست دەکات سەرچاوەی زانستی لە پشت بێت و لەسەر بنەما زانستی و ستانداردە جیهانیەکاندا ڕشتنی بۆ بکرێت بە هەمان شێوە دروستە بۆ یاسای ژینگە پێویست دەکات یاسای ژینگە هەستێت بە دیاریکردنی هەموو ئەو زام و برینانەی کە لە ژینگەدا هەیە و هەوڵ بدات بۆ چارەسەرکردنی ئەم برینانە هەتا بتوانێت ئەبیش بە ڕێکردنەوەی چالاکی مرۆییەکان و کەمکردنەوەی دەردراوە زیانبەخشەکان کە بۆ ناو ژینگەی وەکو گازەکان و دەردراوی ئۆتۆمبیل و دەردراوی کارگەکان هەتا بتوانرێت ژینگەیەک بەرهەم بهێنرێت کە لە پاڵ چالاکی مرۆیەکە ژینگەیەکی تەندروست بێت و بتوانێت خزمەت بە مرۆڤایەتی بکە. یاسای ژینگە بە پێی کات و شوێنە گۆڕێتەوەن لە وڵاتانە جیاوازە لە وڵاتێک و بە وڵاتێک کە ئەگۆڕێ بە پێی ئەو سروشتەی کە هەیەی بە پێی ئەو گۆڕانکاری تەئسیر و کاریگەری گۆڕانکاری کەشوهەوا لە وڵاتانەیە زیادبوونی ژمارەی دانیشتوان
داواکارەکان لەسەر پێکهاتەی ژینگە هەموو ئەمانەوە ئەکات و یاخود ئەو سیستەمی حکومڕانی کە لە وڵاتە هەیە. ئێمە چەندین وڵاتی پێشکەوتومان هەیە کە لە زەمنێکە کۆمەڵێکی زۆر لە یاسای ژینگەیان هەبووە و ئاکتی جیاوازیان هەیە کە جێبەجێیان کردووە لە چەندەی ڕابردووە. ئەمە وای کردووە زامنی ئەوە بکات کە ئەم گۆڕانکاریانی کە ئێستا ڕوئەدەن کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر با بڵین لایانی ئابووری و لایانی ژیان و لایانی ژینگەی ئەو وڵاتانە نەبێت. بەڵام لە وڵاتانێکی وەکو خۆمانە بە تایبەت کە ئێمە خۆمان خۆتان ئەزانن بە چەندین قەیرانی تری وەکو قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی، هەموو ئەمانەوە ئەناڵێنی قەیرانی تەندروستیشی لەم چەند ساڵی پێشوە هاتە سەر. هەموو ئەمانە وای کردووە بە تەئکید یاسای ژینگەش با بڵێن ئەو گۆڕانکاری کەشوهەوایانەی کەیەت و هەبوونی کاریگەری وڵاتانی دراوسێ ئەوانش کە بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دووچاری کۆمەڵێک کێشەی ژینگەیی بوونەتەوە. هەموو ئەمانە وای کردووە کە پێویستمان بەوە هەبێ یاساکە زیاتر با بڵێن تەرکیز بکاتە سەر کۆمەڵێک خاڵی با بڵێن هەنووکەی کە ئێستا ڕوئەدەن. یاسا بۆچی هەموارکردنەوەی هەیە؟ بۆچی دەڵێن دەستوریش پێویستی بە هەموارکردنەوەیە؟ لەبەرەوەی مرۆڤایەتی لەگەڵ زیادبوونی ئەزمونونەکانی شتی تازە فێرە بێ. یعنی ئەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە دەستورێکی هەیە، ئەو دەستورە نزیکەی 27 هەموارکردنەوەی بەسەر هاتووە. ئەمە نیشانەی ئەوەیە کەوا دەستوریش هەموارەکرێ و یاساش پێویستە هەموار بکرێتەوە. ئەو یاسایی کە ئێمە نووسیمانە بڕوانە یاسای ژمارە 8 ساڵی 2008 پاراستون چاکردنی ژینگە، یاسای 2008. ئەو یاسای وەبەرهێنان کە ڕێگادی بە پرۆژەکان گەشە پێدان بکەن کەیە یاسای ژمارە 4 ساڵی 2006. دێتە بەرچاوت 2 ساڵ پێشی ئەوەی ژینگە یاسای هەبێ وەبەرهێنان ڕێگەی داوە بە کۆمپانیا و کارگە و پرۆژەکان کار بکەن. کەواتە لەوێەوە بۆ دەرەکەوێ هیچ شتێک نەبووە ڕێگر بێ لەو پرۆژانە لە بواری ژینگەدا. کەواتە ئەوە خاڵێک. خاڵی دووەم لەگەڵ تێپەڕبوونی کاتدا ئێمە ئێستا تووشی گۆڕانکاری کەشوهەوا بووینە. باسی کەشوهەوا و گۆڕانکاری کەشوهەوامان ناکرد لە ساڵی 2008. باسمان لە پیسبوونی ئاو و هەوا و خاک و بە شێوازە ساکارەکەی دەکرد. ئێستا گرفتەکە گەورەتر بووە. بۆیە وەزارەتەکانی دنیا ناوی وەزارەتەکەشیان گۆڕی. وەکو ئیماراتی عەرەبی یەکگرتوو وەزارەتی ژینگەی هەبوو، ئێستا ناوی کرد بە وەزارەت التەغەیور المەناخی والبیئە، نەک بیباتە دواوە. هێنای وەزارەتی گۆڕانکاری ئاو و هەوا و اینجا ژینگە، یعنی ئەوی خستە پێشی پێشەوە. زۆربەی وڵاتان ئەم کاریان ئەنجام داوە. کەواتە گۆڕانکاری ئاو و هەوایە، گۆڕانکاری کەشوهەوا هاتۆتە ئاراوە. کەواتە بە زیادبوونی ئەزموونی ئێمە بە گۆڕانکاری لە ئەوەی پێی دەوترێ لە پێشینەکان پرایۆرەتی چی هاتۆتە پێشەوە ئێستاکە لەگەڵ ئەو گرفتانەی کەوا لە ئەنجامی گەشە پێدان دروست بوو، هەموو ئەمانەوە دەکا یاساکەمان پێویستی بە هەموارکردنەوە هەبێ. کێشەی ژینگە چەند ئاستێکە. لە ئاسی گیانیدا لە ژێردەستی خۆماندا نییە، بەڵام لە ئاستی هەرێمیدا لە ژێردەستی خۆماندایە. هەروەها تاک لە لای خۆیەوە بەرپرسە بەرامبەر پاگڕاگرتنی ژینگە و جێبەجێکردنی ڕێنماییەکان. با ئیتر لە چوارچوەی یەک یاسایەکە بۆ هەموو کۆی ژینگە یاسا نەنووسی. شتێک نەما بڵێ یاسایەکە نووسم بۆ ژینگە بەتەنیا، ئەبێ بۆ پێکێنەرەکانی بنووسرێ، بۆ پێکاتەی ناو پێکێنەرەکان بنووسرێ، بۆ پێکاتە بچووکەکانی ناو پێکێنەرەکان بنووسرێ جارێتر. و لەمەش گرنگتر با لەوەیانەوە سینەمە هەرێمێکین، هەروەکو هەرێم و سیاغەیەکی ئیداری و قانونی سێری بکەین. لەم هەرێمەیە ئەسڵ نەبێت دابەشکاری جاریچکە پێی پێداویستیەکان بکرێ. ئەگەر یاسای ژینگەدا بنرێ ڕەنگ بە مڕاعاتی محافظات و نەزەم ناوچەی داریوانە نەکرێ. ئەگەر یاسا دەرکی ئەبێ بێ لەسەر بۆ نمونە لەسەر باران و ئاو بتەوە قسە بکەی. من تێگەشتنی ئەمڕۆم وا تێگەشتوم ئەوەیە کە ئەسڵ لەسەر ئاستی دابەشکردنی بۆ نمونە بارانبارین و بوونی سەرچاوەکان یاساکان بنووسرێ. جۆ نەدرێ بەوەی حاجۆمەران و پێنجوێن و شارباژێ ڕووهەورامان ئەمە چۆنە بە یاسایشانە بێ یاسایشانە بچکە پێکێنەرە ژینگەیەکە و پرۆسەی ژینگەیی کە بارانبارینە وات لیەکە کە تو یاسایش تایبێت بۆ ناوچەیە هەبێ. بەڵام بێجگەلەوەش لەگەڵ ئەوەی یاساکان دانراوە ئەبێ یاساکانی جێبەجێ بکرێت. بەداخەوە ئەمە بینین جێبەجێکردنی یاساکان لە هەرێمی کوردستان زۆر کەمە. ئایا بین لەگەڵ دەرچوونی ئەموو یاسایانە لە پەرلەمانی هەرێمەوە و لە پەرلەمانی عێراقەوەش هەموو یاساکان کە دەرچووە جێبەجێکردنەکەی کەمە، ڕێژەکەی زۆر کەمە. ئێمە ئەتوانم بڵێم لێرەوە وەکو یاسا وەکو یاسای ژینگە
هیچ کێشەیەکمان نییە بەڕاستی هەموو یاساکانمان هەیە لە جێگەی خۆیان بەڵام تەنها کێشە کە ئەمێنێتەوە ئەوەیە کە ناخرێتە بواری جێبەجێکردنەوەکو خۆی چەندین نمونە هەیە تەمان لە یاسای پاراستنی دارستانەکان لە یاسای پاراستنی سەرچاوە ئاویەکان سیرەکەی لێرە و لەوێ چەندین دەستدرێژی لەلایەن مرۆڤەکانەوە بۆ سەر سەرچاوەکانی ژینگە ئەکرێت بەڵام ئەم یاسایە لە عێراق و لە کوردستانە نەیتوانیوە زامنی ئەوە بکە کە ئەم سەرچاوانە بپارێزیەوەکو خۆی کە لە یاساکەیە هاتووە بۆیە یاسای ژینگە با بڵێن ئەیم و ئامانجی سەرەکی کە هەیەی ئەوەیە کە ئەو گروپانەی لە جیهانە کە پیاوان وترێ ئەنثروپۆسنتریکس واتە ڤیوەکانیان ئەوەیە کە هەموو پێکاتەکانی ژینگە ئەبێ لە خزمەتی مرۆڤەکان ئەبێ بەتەنها هیچ ڤالوویەک و نرخێکی نییە تەنها بۆ مرۆڤەکان نەبێ یاسای ژینگە هەوڵ ئەیە هاوسەنگیەک بدا بەم لێدوانانەی ئەم ویا خود ئەم تێڕوانینانەی ئەم بەڕێزانە هەیەە ووا بکات کە وتمان پێکاتەکانی ژینگە بپارێزێ بۆ چەندین نەوەی داهاتوو کە بمێنێتەوە و بتوانن سوود لە سەرچاوە ژینگەیەکان ببینن و لە هەمان کاتیشە بە تەکید یاسای ژینگە دژی با بڵێن پێشکەوتنی لایەنی ئابووری و لایەنەکانی تری مرۆڤایەتی نییە ئەوێت تەنها هاوسەنگیەک بهێنێتە ئاراوە کە ئەو چالاکیە ئابوووریانەی کە ئەکرێت لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی وڵاتان وا بکات کە زیانەکەی زەرەرەکەی بە شێوازێک نەبێ کە بێتە هۆی لە ناوبردننی با بڵێن سەرچاوە ژینگەیەکان لەو کاتەیە. یاسای ژینگە زۆر گرنگە دەبێت هەموار بکرێتەوە لەگەڵەوەی دەبێت بە پراکتیکیش جێبەجێ بکرێت بەڵام تەنها یاسایەک بەس نییە بۆ دروستبوونی ژینگەیەکی لەبار بۆ ژیان بەڵکو ئێمە چەند خاڵێکی تر دەخینە ڕوو کە گرنگە وەک چارەسەر تەماشای بکرێت. یەکەم ناشتنی دار و درەخت و سەوزایی لە باخچەکاندا و لە دەشت و زەویەکاندا و چاودێریکردنیان و پاراستنیان وەک بیبیلەی چاومان لەسەر هەموو تاکێکی کۆمەڵگە پێویستە. دووەم پاراستنی ئاو کەمبوونی ئاو لە سەرچاوە سروشتەکاندا کاریگەریەکی زۆر خراپی لێ دەکەوێتەوە دەبێتە هۆی پیسبوونی ژینگەی زیاتر بۆیە پێویستە سیستەمی بەکارهێنانی ئاو گۆڕانکاری تێدا بکرێت و لەسەر هەموو تاکێکی کۆمەڵگە پێویستە سەرچاوە ئاویەکان بپارێزن و ئاوێکی کەمتر بەکار بهێنن تا ژینگەکەمان پاک و خاوێنتر ڕابگرین. سێم نایلۆن و بوتڵە شیشەکان هۆکاری سەرەکی پیسبوونی ئاو و هەوا و خاک لە کوردستان کە تەنها یەک جار بەکاردێنرێن و فڕێ دەدرێن ئەم کیس و بوتڵانە بە هەزارەها ساڵ لە هەوادا دەمێننەوە و شی نابنەوە پێویستە بە هیچ جۆرێک دەفر و چیسی یەکجار بەکارێنان نەکەینە پێداویستی ڕۆژانە و بنەبڕکردنیان بکەینە کەلتور. چوارەم دروستکردنی کارگەی ڕیسایکلین پێویستە هەموو ئەو کەرەستانە کە بۆ یەکجار بەکاردێنرێن و شی نابنەوە دەبنەوەی پیسبوونی ژینگەی زیاتر کارگەی ڕیسایکلینی بۆ دروست بکرێت و دووبارە بەکار بهێنرێنەوە. پێنجەم هۆکارەکانی گواستنەوە بێگومان زۆر بەکارێنانی هۆکارەکانی گواستنەوە وەک ئۆتۆمبیل دەبنەهۆی زیاتر پیسبوونی ژینگە چونکە بە بەنزین و گاز ئیش دەکەن. شەشەم ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان لەبەرەوەی ئێستا لە سەرانسەری گیان ژینگە سات بە سات زیاتر پیس دەبێت وێ پێویستە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان پێک بهێنرێت بۆ ئەوەی ڕێگەل لە پیسبوونی ژینگە بگرێت یان ڕێکەوتنی پاریسی تایبەت بە پاراستنی ژینگە زیاتر کارا بکرێت.